16 ساڵ بەرد لە ئێستادا لە ئۆپراسیۆنێکی 42 ڕۆژەدا هاوپەیمانی ئەمریکی بەریتانی بە هاوکاری هێزی پێشمەرگە توانیان ڕژێمی بەعز لە عێراقدا بڕوخێنن. بەهێنانە خوارەوەی پەیکەری سەدام حوسێن لە گۆڕەپانی فیردەوس لە بەغدا کۆتایی بەدەسەڵاتی 35 ساڵەی ڕژێمی بەعز هات، بەڵام هێندەی ژمارەی ساڵەکان گۆڕانکاریەکی ئەوتۆ بەسەر عێراق و هەرێم لە تەواوی کایەکاندا نەهات. بەداخەوە ینی ئەوەی کە چاوەڕوان دەکرا کە عێراقێکی نوێ عێراقێکی تازە دروست بێ کە بتوانێت لە سایدا خەڵکی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان با بڵێن ئاسوودە بژین، مافەکانیان پارێزراو بێ، دەستەبەری ئازادیەکانیان بۆ بکرێ. بەڵام بەداخەوە دەتوانین بڵێن ئێستا لە عێراق شێوەیەکی گشتی کۆمەڵێک جەوروستەمی تر خەڵک دووچاری بوونەتەوە و ئەو ماف و ئازادیانی کە خەڵک چاوەڕوانیان دەکرد با بڵێن بۆیان دەستەبەر بکرێ بۆیان دەستەبەر نەبووە. هەمیشە ناسنامەی حزب لە پێشەوەی با بڵێن ناسنامەی هەرێم و هاوڵاتیان و ئەمانە بووە، بۆیە ینی ئەولەویەت دراوە بە بەرژەوەندی حزب نەوەک بەرژەوەندی هاوڵاتیان. من پێم وایە ئەو مەسەلانە هەمووی کاریگەری خۆیان هەبوو لەسەرەوەی کە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی دروست پێشش بە هاوڵاتیان نەکرێت. ئامانج لە ڕوخانی ڕژێمی سەدام ڕزگارکردنی عێراقیەکان بوو لە دەست دیکتاتۆریشی خوێنمژ و فراهەمکردنی ژیانێکی شایستە بوو بۆ خەڵک. بەڵام ئەوەی سەیرە دوای تێپەڕبوونی زیاتر لە چارەگە سەدەیەک ژیانی خەڵکی عێراق بەگشتی و کوردستان بەتایبەتی هەروەکو خۆیەتی. چاودێرێکی سیاسیش دەڵێت لە دوای ڕوخانی سەدامی دیکتاتۆر چەندین دیکتاتۆری بچووک و حکومی وڵاتیان گرتۆتە دەست کە ئامانجیان تەنها خۆشگوزەرانی و گیرفان پڕکردنی خۆیانە، بۆیە ژیانی خەڵک هەروەکو خۆیەتی. بە بڕیارێکی ئوموو متحیدە کە ئەو کات حەساری خستە سەر عێراق، ئەو کاتە لە ڕووی ئابلوقەوە ئابلوقەیەکی قورس بوو بۆ ژیانی خەڵکی عێراق. بەڵام لە دوای نەمانی سەدام حەسارەکە نەما، لەگەڵ ئەوەشدا بیرەنەوتەکان زیادی کرد، لەگەڵ ئەوەشدا ناردنە دەرەوەی نەوت لەسەر بە بەراورد بە سەردەمی سەدام زیادی کرد، لەگەڵ ئەوەشدا کە نرخی نەوت زیادی کرد، بەڵام نەیتوانی ژیانی خەڵک لە عێراق بگۆڕێت. هەمووی پەیوەست بوو بەوەی کە حکومڕانیەتی دوای سەدام نەیتوانی دەستێکی ئەمین بێ بۆ پاراستنی سامانی گشتی و سامانی خەڵک بداتەوە بە خەڵک. لە بوونی دیکتاتۆردا سەقامگیریەک تا ئەندازەیەک هەبوو لە وڵات. لە نەمانی دیکتاتۆر هەرچەندە خۆشی بەخشی بە خەڵک، ئومێدی بەخشی بە خەڵک، بەڵام زیاد دەسەڵاتی دابەشکردنی دەسەڵاتەکان بەسەر دامەزراوەکانی وڵات وەک بڵێ کە ڕووکەشێکی مەدەنی درا بە وڵات، بەڵام لە پەنای ئەوەدا سەقامگیری وڵات لەدەست چوو. زوڵم و زۆرداریەکانی ڕژەمی بەعز خەڵکی عێراقی بە تەواوی هەرەسان کردبوو. بە شێوەیەک هەموو تاکێکی عێراقی ئاواتی لە ناوچوونی ئەو ڕژێمەی بوو. ڕۆژی 9 چواری 2003 ئاواتەکەی عێراقیەکان هاتە دی و کۆتایی بە ڕژێمی سەدام هات. بووە ڕۆژێکی مێژووی بۆ هەموو عێراقیەکان، بە تایبەتی کورد. ئەوان پێیان وابوو بە نەمانی ئەو پەلە هەورە ڕەشەی ڕژێمی سەدام لەسەر کوردستان هەرێمی کوردستان دەتوانێت پێشکەوێت و ژیان و گوزەرانی خەڵک بەرەو پێش بچێت. بەڵام ئەوەی سیر بوو تا ئێستا ژیانی بەشێکی زۆری خەڵک هەروەکو خۆیەتی. ئەوەی کە گۆڕانکاری بەسەر ژیانی داهاتووە تەنها بەرپرسە گەندەڵ و خۆویستەکانە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.